سڵاوتان لێبێ. بەڵێ من ئێستا لە پێش قەڵای هەولێرم دیارە ساڵانە وەک نەریتێکی ساڵانەیە بە بۆنەی جەژنی نەورۆزەوە ئاگری نەورۆز لەسەر قەڵای هەولێر دەکرێتەوە. ئەگەر هاوکارم وێنەکان نیشان بدە ئێستا و خەریکی ئامادەکارین بۆ ئەوەی ئەمڕۆ سعات 5 ئێوارە لێرە ئاگری نەورۆز بکرێتەوە و هاوڵاتیان و ئەو خەڵکانەی کە لێرەن ساڵانە بە جۆش و خرۆشەوە بەشداری ئاگری نەورۆز و یادی نەورۆز دەکەنەوە. ئەگەر چی بەهۆی مانگی ڕەمەزانەوە دیارە فیستیڤاڵ و چالاکیەکان لەم ساڵدا کەمتر بوون لە دو ساڵی ڕابردوو بە هەمان شێوە، بەڵام پێشووتر لە 11 مانگەوە بە بۆنەی ڕزگارکردنی هەولێر و 11,000 تاکو و ڕۆژی نەورۆز بە بەردەوام چالاکی و فیستیڤاڵ و ئاهەنگی جۆرا و جۆر لە هەولێر ڕێکدەخرا. بەڵام بۆ ئەم ساڵ ئاهەنگەکە تەنها کردنەوەی ئاگری نەورۆز دەبێتن بە سەعات 5 ئێوارە لە سەر قەڵای هەولێر و لە پێش مەڵبەندی سێ هەولێریش وەک نریتێکی ساڵانە بە هەمان شێوە ئاگری نەورۆز دەکرێتەوە. یارە ئەوەی هەیە بۆ ئامادەکاریەکان بۆ نەورۆز ئەوەی بە ئێمە وتراوە بە تایبەتی لە دەستەی گەشت و گوزار ئەوان ئامادەکاری تەواویان کردووە بۆ پێشوازی کردن لە گەشتیاران. ئەگەرچی بەهۆی ڕەمەزانەوە گەشتیارێکی کەمتر ڕوو لە هەرێمی کوردستان دەکاتن و زیاتر ئامادەکاریەکان بۆ جەژنی ڕەمەزانە، بەڵام لەگەڵ ئەوەشدا تەواوی هۆتێل و ڕێستۆرانت و شوێنە گەشتیاریەکان لە ئێستاڕە ئامادەکاریەکانیان دەست پێ کردووە بۆ پێشوازیکردن لە گەشتیاران و بە هەمان شێوە ئەوەی هەیە تایبەت بە هەولێر دیارە لێرە کۆمەڵێک ئامادەکاری دیکەش کراوە بە تایبەتی دوای بەربانگ ئیتر ئاهەنگەکان دەست پێ دەکات. باشە ڕەنجە گەر پێم بڵێیت زۆر لە گۆرانی و لە ئەگەر پێم بڵێ لەگەڵی ئامادەکاریەکان کراوەوەی کە لە دیمەنەکان بینین لای قەڵا لەوەیە کە مەشغەڵەکە دانراوە بۆی ئاگرەکە بکەنەوە لەگەڵ ئەوەی کە وەک تۆ زانیاریت هەبێ لەسەری ئایا لەوێ لە دوای ئەوەی کە کاژمێرەکان دیاری کرد لە دوای بەربانگ گروپی تایبەتی لێبێ و شەقامەکان لە ئۆتۆمبیل ئەو شەقامانە ئەگیرێ بۆی خەڵک لێ بەشدار بێت و خۆشی خۆی دەربڕێت؟ ئەوەی هەیە سعات 5 ئێوارە ئاگر لێرە دەکرێتەوە و دواتر ئەو خەڵکانێک کە بەشداری دواتر هیچ چالاکیێک تایبەت بە نەورۆز نابێتن. بەڵام لە ڕمانگی ڕەمەزاندا لێرە لە پێش قەڵای هەولێر کۆمەڵێک کەپری مۆدێرندانراوە دیارە ئەمانە وەکو ئێواران دوای فتار خەڵک دێ بۆ کات بەسەربردن بۆ بەسەربردنی کاتەکانیان، بەڵام ئەوەی تایبەت بێ بە جەژنی نەورۆز تەنها ئاگر لە سەر قەڵای هەولێر دەکرێتەوە لە سعات 5 ئێوارە و بەرگری شارستانی هەولێریش ڕاگەیەندراوێکی بڵاو کردوێتەوە داوای لە هاوڵاتیان کردووە کە جگە لەم ئاگرکردنەوەی لە شوێنی دیکە بە تایبەتی دەوروبەری شار بە هیچ شێوێک ئاگر نەکەنەوە و بە تایبەتی ئەو مواد و کەلوپەلانە نەسوێنن کە دەبێتە هۆی پیسبوونی ژینگەوە لێپرسینەوەی یاساییان لەگەڵ دەکرێتن بۆی ژینگە پیس نەکرێتن. بۆیە چالاکیەکانی تایبەت بە جەژنی نەورۆز لە هەولێر تەنهاکردنەوەی ئاگرێکە لەسەر قەڵای دێرینی هەولێر و لە پێش مەڵبەندی هەولێریش ئاگر بامان شێوە دەکرێت و دیارە ئەمانە وەکو نەریتێکی ساڵانەی لێهاتووە چەندین ساڵە لە هەولێر بەم شێوەیە چالاکیەکان بەڕێوە دەچێتن. بەڵام لە ساڵانی ڕابردوو ساڵی پاریش بە هەمان شێوە، بەڵام لە ساڵانی پێشووتر وەک پێشتر ئاماژەم پێدا لە 11 مانگەوە تاکو ڕۆژی نەورۆز بە بەردەوام چالاکی و فیستیڤاڵی جۆرا زۆر هەبوو تایبەت بە جەژنی نەورۆز، بەڵام ئەم ساڵ و پاریش هەروە بووە کە نەورۆز کەوتۆتە ناو مانگی ڕەمەزانەوە بۆیە چالاکیەکان کەمتر کرامێتەوە و تەنها بەکردنەوەی ئاگری نەورۆز یادی جەژنی نەورۆز دەکرێتەوە.